پێگەێنانی ئەرتەشی نوێی ئێران. ڕۆژی 3 ئەسفەند ماهی 1399 خورشیدی ڕەزاخان بە کودەتایەکی سوپایی دەستی گر بەسەر حکوومەتی ئێراندا، خۆی بۆ سەرداری سوپا و وەزیری جەنگ و دەسەڵاتداری یەکەمی ناودەوڵەتی ئێران. ڕەزاخان لە پێشەموو شتێکە نوێکردنەوە و ڕێخستنەوەی هێزە چەکدارەکانی کردە ئەرکی سەرەکی بەرنامەی کارەکانی. هێزە چەکدارەکانی ئێران لەو سەردەمەدا ناوی جیاوازیانە بوو، لەژێر سەرکردایەتی ئەفسەرانی بێگانەدا بوون. بریگادی قازاق لەژێر سەرکردایەتی ئەفسەرانی ڕووسیدا بوو، ژاندرمری لەژێر سەرکردایەتی ئەفسەرانی ئینگلیزیدا بوو، پۆلیسی جنوب لەژێر سەرکردایەتی ئەفسەرانی ئینگلیزیدا بوو. ئەم هێزانە لە ناو خۆیاندا ناکۆک بوون، هەندێک جار ئەچوون بە گژیەکە، جلوبەرگ و پلیان لە یەک نەئەچوو. جاری وا هەبوو بە 8 مانگ یەک جار موچەیان ئەدرایە، موچەی ئەوانە بە زۆری لەلایەن ئەفسەرەکانیانەوە ئەخورا. هێزە چەکدارەکانی ئێران خۆیان بە خەڵک ئەژیاند و زوڵم و زۆریان لێکردن. ئەرتەشی نوێ. ڕەزاخان سەرداری سوپا لە ڕۆژی 14 قەوسی 1300دا بناغی ئەرتەشی یەکگرتووی ئێرانی دانا، لە ڕووی ناو جۆری ڕێخستن و سەرکردایەتیەوە پەچی خست و ئەفسەرانی بێگانی لێ دوورخستەوە و ئەفسەرانی ئێرانی لە جێگەدانان. ڕێکخراوەکانی ئەرتەشی شاهنشاهی ئێرانی لە ئوستانە جیاوازەکانی ئێراندا بەم جۆرە سازدا. لەشکریەکی تاران بە فەرماندەی ڕاستەوخۆی سەرداری سوپا ڕەزاخان، سەرۆکایەتی ستادی سپێردرا بوو بە سەرهەنگ و ئیسماعیل شفاعی. ڕێکخراوەکانی بریتی بوون لە 1 تیپی تیرئەندازی گارد، 2 تیپی تیرئەندازی عێراق، 3 تیپی سواری گارد، 4 تیپی تۆپخانە، 5 بەشی سربەخۆیی گەیلان تەنگابۆن مازندەران. لەشکری دوی شیماڵ غەرب لە تەورێز بە فەرماندەی سەرلەشکر ئیسماعیل فەزلی، سەرۆکایەتی ستادی سپێردرا بوو بە محەممەد حسێن میرزا فەیروز. ڕێکخراوەکانی بریتی بوو لە 1 بریگادی تێکەڵاوی قازاق، 2 تیپی تێکەڵاو ئاتریادی ئەردەبیل، 3 هەنگی ژاندرمری تەورێز، 4 بەتالیۆنی سربەخۆی ژاندرمری زەنجان. لەشکری سێ خوراسان لە مەشەد بە فەرماندەی سەرلەشکر حسێن خوزاعی، سەرۆکایەتی ستادی سپێررا بوو بە سەرهەنگ و محەممەد حسێن میرزا جیهانبانی. ڕێکخراوەکانی بریتی بوو لە 1 بەشی تێکەڵاو ئاتریاد قازاقی خۆراسان، 2 هەنگی دەی ژاندرمری ئیستراباد، 3 هەنگی سەربازی ستە و هەنگی سەربازی قاین و بەشی تۆپخانەی سیستان لەشکری چواری ئەسفەهان. بەشی تۆپخانەی سیستان لەشکری چواری ئەسفەهان بە فەرماندەی سەرلەشکر محەممەد ئایرم، سەرۆکایەتی ستادی سپێررا بوو بە سەرهەنگ حەیدەر قولی پسیان. ڕێکخراوەکانی بریتی بوو لە 1 بەشی تێکەڵاو ئاتریادی قازاقی ئەسفەهان، 2 هەنگی ژاندرمری ئەسفەهان، 3 بەتالیۆنی سربەخۆی کاشان. لەشکری پێنجی هەمەدان بە فەرماندەی سەرلەشکر ئەحمەد ئەمیر ئەحمەدی، سەرۆکایەتی ستادی سپێررا بوو بە سەرهەنگ عەبدوڕەزاق ئەفغەمی. ڕێکخراوەکانی بریتی بوو لە 1 ئاتریادی هەمەدان ئاتریادی بروجرد، 2 هەنگی 11 ژاندرمری کوردستان، 3 هەنگی 12 ژاندرمری کرماشان، 4 هەنگی 7 ژاندرمری عێراق، 5 هەنگی 8 ژاندرمری بروجرد. ژاندارم قازاق سەرباز لە ژێر ناوی نیزام یاخران جلوبەرجیان وەکو یەکی لێکرا. ڕەزاخان خۆی گرنگجێکی تایبەتی ئەدا بە ئەرتەش و ئەفسەرەکانی. بۆ چەسپاندنی دەسەڵاتی خۆی دەسەڵاتێکی نائاساییدا بوو بەوان بۆ سەرکوتکردنی خەڵکو و دامەزرانی دەسەڵاتی ناوەندی دەوڵەت. بە تایبەتی لەو سەردەمەدا لە چەند شوێنی گرنگی ئێراندا پشێوی و هەڵگەڕانەوەی چەکدار هەبوو کە یەکێکیان بزوتنەوەکەی سمکۆ بوو لە ناوچەی ورمێ و لە مەڵبەندی موکریان. لاوازیەکانی سمکۆ ماوەی چەند ساڵێکی خایان تا حکوومەتی ناوەندی ئێران خۆی گرتەوە و هەندێک لە لاوازیەکانی چارە کرد. سمکۆنەی ئەتوانی کەڵک لەو کات و لاوازیە وەربگرێت. سمکۆ هەیئەتێکی ئەرکانی جەنگی نەبوو، ڕێکخراوێکی سیاسیە ئەنجومەنێکی سەرکردایەتی نەبوو، هەروە استراتیژێکی جەنگی سیاسی دیاریکراوی نەبوو. هێزەکانی لە چەکداری هۆزەکان پێگاتبوو ناڕێک و پێک و مەشق نەدیو بوون، شارەزای شەڕی نیزامی نەبوون و بۆ بەرهەڵستی سوپای نیزامی ڕانەهێنرابوون. نیان ئەتوانی بە باشی و ڕێکوپێکی ناوچە ڕزگارکراوەکان بەڕێوە بن و نیان ئەتوانی پارێزگاری جەنگی ناوچە و شارەکان بکەن لە بەردەمی هێزی ئێرانیدا. دوای ڕزگارکردنی شارەکانی ورمێ و ساڵماس و سابلاغ جوڵانەوەکە تووشی جۆرێ لە وەستان بوو، نەتەنیەوە بۆ ئوستانە کوردنشینە گرنگەکانی کوردستان و کرماشان و ئیلام. هەندێک لە سەرۆکی وەزەکانی ئەو شوێنانە هاودەردی و هاوکاری زۆرتریان لەگەڵ شێخ مەحموود دەرئەبڕی و نەچوونە پاڵ سمکۆ. جوڵانەوەکە لە ناوچەیەکی جوگرافی تەسکی کەمبایەخی استراتیژی ئێران قەتیزمە. هێزەکانی سمکۆ لە زۆری شەڕەکانیدا هەندێک سەرکەوتنی بەدەستێ نابوو، بەڵکو جەزرەبەی کاریگەری لە هێزە چەکدارەکانی دەوڵەتی ئێران سراواند بوو. بەڵام هێزەکانی سمکۆ لە چەکداری ئێلاتی کورد پێگاتبوون، هەرچەندە ئێرانەکان بۆ پاساودانی تێشکانەکانی خۆیان ئەڵێن ئەفسەرانی تورک لەناو هێزەکەی بوون، بەڵام ڕاستیەکەی هیچ پسپۆڕێکی بێگانەی تورک یانە تورک لە هێزەکانی سمکۆدا نەبوو.
ئەم هێزانە نە سەرکردایەتێکی شارەزای هەبوو بەڕێوەی ببات و نە هەیئەتێکی ئەرکانی هەبوو بە شێوەیەکی نوێ ڕێکی بخاو پلانی خۆپاراستن و بەرەنگاری و هێرشی بۆ دابنێ. تەنانەت ئەو ئەفسەرە کوردانەی جەمعیەتی کوردستان ناردنی بۆ هاوکاری لەگەڵ سمکۆ هێشتا لە سەقز بوون. نەگەیشت بوونە ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەو هەواڵی شکانی سمکۆ و سەرکەوتنی ئەرتەشی ئێرانیان بیست و بە دڵشکاوی گەڕانەوە. ئەگەرچی لەو کاتەدا توانای ئەوە هەبوو چەندین ئەفسەری لێوەشاوە و خاوەن تەجروبەی کورد کە پێشتر لە ناو ئۆردوی عوسمانیدا فێر ببوون ئامادە بوون هاوکاری سمکۆ بکەن و لە ریزی هێزەکانی ئەوە بەدڵسۆزی کار بکەن سمکۆکەڵکی لەوانە وەرنەگرت لەسەر شێوەی کونینەی عەشایری هێزەکەی بەڕێوە ئەبردوو هەمویان فەرمانیان لە خۆی وەرئەگرت و ڕاستەوخۆ بەسرابوون بەخۆیەوە بۆیە چارەنووسی بزوتنەوەکەش بەند بوو بە چارەنووسی سمکۆ خۆیەوە. سمکۆ کەڵکی لە کاتی لاوازی ئێران وەرنەگرت بۆ پێگەێنانی لەشکرێکی ڕێکوپێک و دروستکردنی ڕێکخراوێکی سیاسی و کۆکردنەوەی ئەنجومەنی نوێنەرانی خەڵک و دامەزرانی بەڕێوەبەرایەتێکی ئەوتۆ لە کوردستاندا کە ماف و ئاسایشی سەر و سامانی خەڵک دابین بکە. لەو کاتەدا ئێران بە تەنگ و چەڵەمەیەکی قوڵدا تێپەڕی لە چەند شوێنی جیاجیایدا هەڵگەڕانەوەی چەکداری دژی دەسەڵاتی ناوەندی دەستی پێکرد بوو. سمکۆ لەگەڵ ئەوانەش نەیتوانی پەیوەندی هاوکاری و هاودەنجی دامەزرێنێ لەبەرەوە زەمینەی ناوەکی تێکشکانی بزوتنەوەکەی تا ئەهات تەخترە بوو. حکوومەتی ئێران پاش خۆگرتنەوەی بە چەند هێرشێکی یەک لە دوای یەک توانی هەموو ناوچە ئازادکراوەکانیان لێبسەنێتەوە و بزوتنەوەکە بە تەواوی تێکپشکێنێ. ڕەزاخان کەڵکی لە ناڕێکوپێکی و لێکدابڕاوی جوڵانەوەکانی ناو ئێران وەرگرت بۆ دامەزرانی دیکتاتۆریەتی خۆی و پێگەێنانی ئەرتەشێکی نوێ و چەسپاندنی دەسەڵاتی ناوەندی حکوومەتی ئێران و تێکشکاندنی هەموو بزوتنەوە دیموکراتی و ئازادی خوازەکانی ئێران. لەشکرکێشی یەکەمی ئەرتاش ئیسماعیلاغای ئەمیرفەزلی دانرا بە فەرماندەی لەشکری شیمال غەرب بۆ بەهێزکردن و پشتیوانی لە کارەکانی ئەم لەشکرا 4,000 چریکی کورد و ئازەری بە سەرکردایەتی خاڵ و قوربان و هەندێک قازاغ لە میاندوا و کۆکرابووەوە. خاڵ و قوربان کوردی کرماشان و یەکێ لە هاوکارە نزیکەکانی میرزا کوچکخانی جەنگەڵی و وەزیری جەنگی حکوومەتی جەنگەڵ بوو. دوای خۆبەدەستەوەدانی هێزێکی چریکی عەشایری پێگەێنابوو شانبەشانی ژاندارم و قازاخی ئێران بەشداری ئەکرد لە سەرکوتکردنی جوڵانەوەکانی دژی دەوڵەتدا. سەرۆکی ستادی ئەم هێزە سەرهەنگ ڕۆحوڵا چیکاوسی بوو پێشان نازناوی گیانبانی بوو. چیکاوسی ئەبوو جوڵانی جەنگی هێزی چریک لەگەڵ فەرمانەکانی سەرکردەی گشتی عەمەلیاتدا بگونجێنێ. هێزەکانی تەورێز لە بەندەری کمارلۆ و سوارەکانی زەفەرە دەولە لە خۆی هێزەکانی چریک لە میاندوا و مۆڵدرا بوون. لە تارانەوە سەرتیب حەبیبوڵڵا شیبانی بۆ پشکنین و سەرپەرشتی گشتی عەمەلیاتەکە نێردرا. هێزەکەی خاڵۆ قوربان ئەبوو خەتی نێوان موکریان و ورمێ بگرێ بۆ ئەوەی هێزەکانی کورد لەو دوو شوێنە لە یەکدا ببڕێ. هەر سێ هێز ئەبوو پێکەوە هەریەکیان لە قۆڵی خۆیەوە پێشڕەوی بکە بۆ سەر بارەگای سمکۆ. هاوزەمان لەگەڵ خۆ ئامادەکردن بوو ئەم لەشکرکێشیە سەرهەنگی ژاندارم لاهوتی لە تەورێز یاخی بوو. لاهوتی کوردی کرماشان بوو. سەردەمی حکمی ئەعدامی درابوو. لەسەر ئەوە هەڵات بوو بۆ ئەستەمبوڵ و ماوەیەک لەوێ بوو. تێکەڵاوی ئازادی خوازانی کورد و تورک بوو. پاشان حکوومەتی ئێران لێخۆش بوو. بە پلەی سەرهەنجی گەڕایەوە ناو ژاندارمی ئێران. یەکەمین هەلیکە بۆ هەڵکەوت تەورێزی گرتە دەست بە تەما بوو بچێتە سەر تالان. شیبانی بۆ سەرکوتکردنی لاهوتی هەندێک لە هێزەکانی جێڕایەوە بۆ تەورێز. جوڵانەوەکەی لاهوتی زۆر زوو سەرکوت کرا. لەم کاتەدا هێزی کورد پەلاماری هێزەکانی خاڵۆ قوربانیدا لە بەرزایەکانی ئیندرقاژلای بۆکان بوو بەشار. خاڵۆ قوربانی سەرکردەی چریکەکان کوژرا. هێزەکە بە کوژرانی سەرکردەکان وریان بەردا و ریزەکانیان تێکچوو بە تێشکاوی بڵاویان لێکرد. سەرهەنگ چیکاوسی، سەرهەنگ شا بەهادوور سەڵتەنە و ئەفسەرەکانی تری لەگەڵ خاڵۆ قوربان بوون نەیانتوانی هێزەکە ڕێک بخەنەوە. ئەوانیش خۆیان و قازاخەکانیان دەرباز کرد. ژمارەی دووەمی ڕۆژنامەی کورد زمانی بزوتنەوەکەی سمکۆ بە زمانی فارسی ریپۆرتاجێکی لەسەر ئەم شەڕە نووسیوە. ئاغای تەمەدون لە کتێبەکەیدا وەکو خۆی ڕایگوێزاوە وەکو بەڵگەیەکی مێژووی لێرەدا کوردەکەی ئەنووسینەوە. هەواڵنێری ئێمە ئەنووسێ کوژانی خاڵۆ قوربان و شکانی ئۆردۆکەی بۆ ئاگاداری خوێنەرانی بەڕێز ڕوونەکەمەوە. ڕۆژی 28 مانگی ڕەمەزانی 1340 قەمەری لە کاتێکە ئۆردوی کورد لە ژێر فەرماندەیی سەید تەها ئەفەندیدا لە دەوروبەری گوندی قزلووی خاچی ئەفشار پەلاماری ساینقەڵایدا بوو هەواڵی هێرشی ئۆردوی خاڵۆ قوربان لە میاندووەوە بۆ شاروێران و سابلاغ لەلایەن دوو سواری ئاغای سەرداری موکریەوە هات دەست بەجێ ڕووی کردە سابلاغ. شەوی 29 ڕەمەزان لە بۆکان مایەوە سبەی بەیانەکەی زوو جوڵاو 2 سەعاتی مابوو بۆ ڕۆژ ئاوا لە نزیک گوندی دەرمان. سەرانی عەشایر لەگەڵ سەید تەها ئەفەندی بۆ گفتوگۆ و ڕاوێژ کۆبوونەوە و پلانی پەلاماردانی ئۆردۆکەی خاڵۆ قوربانیان بەم جۆرە دانا. جیهانگیربەگ لە ئێلی هەرکی، ئەسکەندەرخان خەڵکی برادۆز، حەمزە ئاغا لە ئێلی مامەش و ئەمیر ئەسعەد دیبوکری و سالار سەعید لە خەتی لاچین لە کاتی ئاوابوونی خۆردا لە هەر سێ لاوە لە کاتێکی دیاریکراودا بدەست بکەن بە هێرش و دەستڕێژ. ئەمیر العەشایر و ئەمیر ئەسعەد و سالار سەعید لە بەیانی 29 ڕەمەزان لە بەرزایەکانی چێوی زاوابووکەوە
هەڵیان کوتایە سەر تاقمێ لە هێزەکانی خاڵ و قوربان کە لە سەرگردی دووشانمەجید لە ناو سەنگەردا خۆیان بۆ شەڕ ئامادەکرد بوو. لە هەردوو لاوە بوو بە شەڕ، سوارانی کورد نیان هێز شەڕ درێژە بکێشێ، ڕژانە ناو سەنگەرەکانی عەجەمەکانەوە. ئەوانەیان بە لولەی تفەنگ دەرکرد و ڕاونا. هەندێکیان دیل و هەندێکیان کوژان و هەندێکیشیان ڕایان کرد بۆ گوندی ئەگریقاش بۆ لای خاڵ و قوربان. سوارەکانی ئەمیر عەشایر حاجی سەتوە سەڵتەنەی حکومڕانی ساڵاخیان بەدیل گرت و سوارەکانی ئەمیر ئەسعەدیش یەک ئەڕادە مەترەلۆزیان دەستکەوت بوو. ئەسپ و قاتر و تفەنجێکی زۆر لە کاتی هێرشەکەدا گیرا بوو. ئەمیر العەشایر و سالار سەعید پاش تەواوکردنی کوشتن و بەدیلگرتنی تاقمەکەی دووشانمەجید تاقمی سواریان بۆ ڕاونانی ڕاکردوەکان نرد و خۆیان هەڵیان کوتایە سەر تاقمێکی تری هێزەکانی خاڵ و قوربان کە لە سەرچێوی غەزالی بوون. ئەوانش دوای تێگەڵچوونێکی کەم شوێنەکەیان چۆڵ کرد و هەڵاتن. لەوانش هەندێکیان کوژرا و دیل کرا و ئەسپ و تفەنجێکی زۆر گیرا. سوارەکانی سالار سەعید لەوێدا ئەڕادەیەک مەترەلۆزیان گرت. هەر کە ڕاکردوانی ئەم دوو شوێنە بەمدا ماویلێ قەوماویە گەیشتن و ئاگریقاش ئۆردۆکەی خاڵ و قوربان ترسان و دەستیان کرد بە ڕاکردن. لەو کاتەدا ئاغایانی مانگوڕ و هەرچی و زەرزا شاڵاویان بۆ بردن. لە پێکدادانەکەدا خاڵ و قوربان لەگەڵ ژمارەیە خاوەنپایە و خەڵکی ترک و ژان و ژمارەیەکی زۆریشیان بەدیلگیران. تاقمەکەی سەید تەهافەندی سێ عەڕادە تۆپ و سوارەکانی مانگوڕ یەک عەڕادە و سوارەکانی هەرچی یەک عەڕادە مەترەلۆز و تفەنگ و کەلوپەلێکی زۆر و دوو عەڕادە تۆپی گەوریان دەستکەوت. خاڵ و قوربان بە جێڕانەوەیەک سوارەی ئەحمەد گەڵاڵی ئاغای مەنگوڕ و بە جێڕانەوەیەکی تر ئەحمەدخانی هەرچی کوشتویانە. ڕاکردوانی ئۆردوی خاڵ و قوربان زۆریان گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان و تاقمێکی 200 کەسیشیان چوونەتە تەورێز و کۆڵۆنیال نەسڕوڵڵا خان سەرۆکی ئۆردوی ژاندرمری کە لە سایەن قەڵاوە پەلاماری موکریدا بوو بە تەواوی لەم ڕووداوانە بێئاگا و بەو پەڕی مەغروریەوە ڕووی کرد بۆ بۆکان و بەتەما بوو بداتە پاڵ خاڵ و قوربان. ئەمیر ئەسعەد لەگەڵ بیستنی ئەم هەواڵە دەست بەجێ خۆی گەیاندە میراوای لای بۆکان و کۆڵۆنیێڵیش چوو بۆ ناو بۆکانەوە. هەرکە هەواڵی کوشتنی خاڵ و قوربان و ڕاکردنی ئۆردۆکەی ئەبیستێ بۆکان بەجێ ئەهێڵێ و ئەڕوا بۆ لای سایەن قەڵا. سوارانی بەگزادە و سەرداری موکری کەوتنە دویان و سوارەکانی ئەمیر ئەسعەدی و هەموو ئاغانی دیبوکریش گەیشتنە یارمەتی سوارانی موکری و بەگزادە. ئۆردوی ژاندرمریان لە کێوەکەی پشتی گوندی ئاڵبڵاغ گەمارۆدا. ژمارەیەکی زۆریان لێ کوشتن و دیل کرد و دەستکەوتێکی زۆریان گرت. لەو پەلامارەدا سوڵتان عەبدولحەمید خان ئەفسەری ژاندرمری کوژرا و کۆڵۆنیێڵ لەگەڵ پاژماوەی هێزەکەی بە شەو لە کێوەکە هات بۆ خوارێ و لە کوێرە ڕێگاوە ڕای کرد. ئاغانی بەگزادە فەیزوڵڵا بەگیش تۆپێکی گەوریان گرت و ناردیان بۆ چاریق. لە ڕاستیدا تێکۆشان و تەقەلای گشت ئاغایانی موکری بۆ بەجێهێنانی فەرمانی نەتەوەیی شایانی ڕێزلێنانە. ئینشاءالله بە ناوی حەقناسیەوە لەو جەریدە ناوازەیەدا ئەنووسرێ عین شین. ئەم لەشکرکێشیە بەشکان و ڕسوایی دوای هات، بەڵام سەرکرداتی ئەرتەشی نوێ تەجروبە و شارەزایی زیادی ئەکرد و ڕێخستنی نوێ خەریک بوو ئەچەسپا.